هەر دەرگایەک خۆشەویستان بە کلیلی خۆی دەکرێتەوە، دەرگای وا هەیە بە چاو دەکرێتەوە. ئێستا لەم سەردەمە پێشکەوتی تەکنەلۆژیادا دەرگا هەیە لەگەڵ گلێنەی چاوی تۆدا ڕەبت کراوە، واتە هەموو مرۆڤەکانی سەر زەوی چاویانی پێوە بنێن دەرگاکە ناکرێتەوە، کە تۆ چاوت خستە سەر ئەو قاسەیە سەر ئەو شوێنی دەرگایە یەکسەر دەرگاکە بۆ خۆی دەکرێتەوە. مرۆڤی واشەیە بە یەک ڕوانین دڵی دەکرێتەوە، یەک ڕوانینی میهرەبانانەی خۆشەویستانە دڵی ئەو مرۆڤە دەکاتەوە، دڵەکەی کلیل درابوو دەیکاتەوە. دەرگای وا هەیە پەنجەی بخەسەر، ئاین دەستی بخەسەر بە پەنجەکانی دەستت کۆدەکە وەردەگرێ و دەکرێتەوە. دڵی واش هەیە، سینەی وا هەیە، دەستی بخەسەر بە ئیزنی خوای پەروەردگار ئەو دڵە دەکرێتەوە. گەنجێک دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، عەرزی دەکای پێغەمبەری خوا ئیزنم بدە زینا بکەم. خەموشێ زۆر قورسە لە خزمەت ئەو پێغەمبەرە پڕ حەیا و حرمەتەدا لەبەر چاوی کۆمەڵە سەحابیدا ئیزنم بدە ئارەزوەکانم زۆری بۆ هێناوم ئەمەوێت لەگەڵ کەسێکە زینا بکەم. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیرەکە، سەحابەکان بە شێوازێک سەیری یەکەن، تووڕە و پەستن لێی ئەم بێ ئەدەبیە لە خزمەت خاتەمی پێغەمبەراندا کراوە. بەڵامیشی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە دەرگا داخراوەکان، دڵە داخراوەکان بکاتەوە. بۆیە بە زمانی خۆی دەیدوێنێ، پێی دەڵێ عەقلی دەکاتەوە، پێی دەڵێ ئەتەڕضاه لئومک، کاکی جان تۆ وەرە من چەند پرسیارێکت لێ دەکەم، دوایی ڕێگا دانیان نەدان ئەمان بەدەست خۆتە. ئەڵێ بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ ڕازی خەڵک زینا لەگەڵ دایک تا بکە؟ چەند چرکەیەک بچوورکە بە لە شیادێک کە باسی دایکی بکرێت، دەڵێن نا بە هیچ شێوەیەک. ئەتەڕضاه لئوختیک، ڕازی خەڵک زینا لەگەڵ خوشکەکە تا بکە و بچێ پێ ڕابێرە و دواتر بتفڕێداتەوە؟ نای پێغەمبەری خوا چۆن غیرەتم قبوڵ دەکا خەڵک لەگەڵ خوشکما زینا بکە؟ بۆ پورت، بۆ ئامۆژنت، بۆ خاڵۆژنت، بۆ کەسەکانت ئەڵێ نەخێر بە هیچ شێوەیە قبوڵم نییە، غیرەتم ڕێگەم پێ نادا و ئەو کەسانە هەر دەکوژم ئەگە کاری ئەوە بکەن. دەفەرمێ دەی گەنجی بەڕێز، ئەو ئافرەتەی تۆ زینای لەگەڵ دەکەی، یان دایکی کەسێکە، یان خوشکێتی، یان پوریەتی، یان ئامۆژنێتی، یان خاڵۆژنێتی کەسێکی بنەماڵەکەیەتی، تۆ چۆن قبوڵن نییە کەرامەت و ڕێزت بشکێندرێ، خەڵکیش ئاوا قبوڵیان نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو دەستە مبارەکەی دێنی دێنە دەیخاتە سەر سنگی گەنجەکە، دەفەرمێ اللهم طهر قلبه وحصن فرجه، یا ربی خوایە دڵی ئەم گەنجە پاکەیتەوە، خوایە داوێنی لە حرام بپارێزی و داوێن پاشیکەی. ئەم دوو وشەیە چەند گرنگە بەڕێزان، هەموو کۆمەڵناسان، هەموو دەروون ناسان ئەبێت لە فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم فێری ئەوە بن چۆن ئامۆژگاری خەڵک دەکەن. ڕۆڵی ئاین لە کۆمەلگادا زۆر گرنگە، ئاینی ئیسلام مەبەستمە. ئیسلام دڵ پاک دەکاتەوە، چونکە کە دڵ پاک بوو بەخوا داوێنیش پاک دەبێت. فەرمودەکە ئەوەیە، دوعاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەستی خستە سەر سینەی فەرمووی اللهم طهر قلبه وحصن فرجه، یا ربی خوای پەروەردگار دڵی پاک و پوختکەی، ئەم پیسیە لە دڵیا لابەری، ئەم بیرکردنەوە خراپە داوێنیشی پاک و پوختکەی. یعنی کە دڵ خاوێن بوو داوێن خاوێن دەبێت، چونکە ئەوەی کە مرۆڤ تووشی داوێن پیسی دەکات و لە ڕوویەوە پەرژین بێ، ئەوە بیرکردنەوەی مێشک و دڵە، ئەوە یەکەم جار ئەوەندەی بیر لێ کردوێتەوە هەنگاوی بۆ دانێ. ئەگەر دڵەکە پاک بوو داوێن پاک دەبێت. بۆیە ئەو ئیشی مسلمان ئەوەیە دڵی خەڵک پاکاتەوە، وەکو پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم. ئیسلام زۆر گرنگە بۆ کۆمەلگا، دەرسی ئاین زۆر گرنگە بۆ کۆمەلگا. ئەوە تا بەو هەموو جوهدی پۆلیس و ئاسایش و بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان کە لەشیان ساغ بێت شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک، ئەوە تا ڕۆژ بە ڕۆژ جێگەی داخە لە وڵاتی ئێمەدا لە کوردستانی خۆشماندا ئەوانەی لەسەر مادەی هۆشبەر دەگیرێن، هەم بازرگانی پێوەکردن، هەم بەکارهێنانەرانی زۆرتر بوون، هەر ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا. یعنی چەندە تۆ تونند و تیژی لەگەڵ بەکاربێنی، بیگرە بیدە بە پۆلیس و دادگا، زیندانی بکە، لە زیندانە هەیە فێر دەبێ خراپتر. بەڵام ئەگە دڵت پاکردەوە، ئەگەر دڵەکەی پاک بوو هەر خۆی بەلایدا ناڕوە. ئەوە تا من و تۆی مسلمان بە فەزلی ئەم ئیمان و ئیسلامە وەلیلای الحەمد والمینە هەموو دنیامان بدەیتێ هەر قێز دەکەینەوە، دەست لە شوشە عەرەقێک دەین، هەر دەست لە مادەیەکی هۆشبەر دەین، چ جای ئەوەی بەکاری بێنین. یعنی بمرین لە برسانانانی ئەو بەزمەمان پێ ناخورێ، ناتوانین هەر نزیکی بینەوە بیری لێ بکەینەوە، بۆ چونکە دڵمان پاک بووەتەوە، چونکە مێشکمان پاک بووەتەوە.
بۆیە ئیسلام دەڵێ وەرە دڵی خەڵک پاکەوە ئەمجا داوای دایان پاکی لێ بکە ئیشی تۆ دڵخاوێنکردنەوەیە ئیسلامی ڕەحمەت وەکو خۆی کە خوا ناردوویەتی بە پێغەمبەری ڕەحمەتدا صلی الله عليه وسلم ئیشی دڵپاکردنەوە و شتنەوەیە نەک ناردنی لەعنەت و نەفرەت بۆ خەڵکێک کە بەلاڕێدا ڕۆیشتووە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم گەنجەی دەرنەکرد نەفرەتی لێ نەکرد نەیفەرموو لەعنەتی خوا لەوێ بۆ خۆت و بیرکردنەوە نا اللهم طهر قلبه یا ربی خوا دڵی پاکەیتەوە هەروەها دڵی پاکردەوە و بە پرسیارەکان کلیلەکە هات و دڵی کردەوە کە زینات چۆن لەگەڵ دایک و خوشکی خەڵکان نابەجێیە ئەو ئافرەتانی تۆش زینان لەگەڵ دەکەی ئەوانش وەکو دایک و خوشکی خۆت بێ تەماشایانکەی بەڵام عەرزم کردن هەر دەرگایەک بە کلیلی خۆی دەکرێتەوە یعنی ئێستا من فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەموو کەس ناگونجێ